دوای ڕیفراندۆم و ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر دۆخی کەرکووک و ناوچەدابڕێنراوەکان گۆڕانکاری گەورەی بەسەردا هاتووە و کورد بە دۆخێکی تایبەت لەم ناوچانەدا تێدەپەڕێت. بۆیە ڕۆژنامەنووسان و چاودێران داوا دەکەن لەم ناوچانەدا کورد شێوازی کارکردنی خۆی بگۆڕێت و مامەڵەیەکی باشتر لەگەڵ دۆخەکەدا بکات. من تەسەورەکەم ئەمێ بەباشی ئەگەر بە دیراسەیەکی ورد خوێندنەوە بۆ واقعەکە بکەین ئەتوانین بەشێک لە زەرور زیانەکانمان بەشێک لە پاشەکشەکانمان تاویزکەینەوە بە عەقڵێکی سەلیم و بە شێوازێکی جیاواز لەوەی کە ڕابردووە بووە بەخسەینە ناو پۆستەکانی ئیدارە و ناو هەموو سرکەکانی ئیدارەدانی ئەم شارە من تەسەورەکەم ئەتوانین بەشێکی زۆری ئەوەی کە پێی دەڵێن شکست کە پاشەکشێ من پێم وایە ئەتوانین تاویزی کەینەوە بە باشتر بێنەوە سەرساحەکە و کەس ناتوانێت ڕێمان لێ بگرێت ئەگەر خۆمان ئێمە خۆمان بەڕاستی دان بەم شکستانێن خۆمان تەسلیم نەبین. دوای ئەو شکستیانەی کە سیاسەتی سەرکردایەتی کورد بەرامبەر بەو ناوچانە هاتە ئاراوە ئێستا ئەبێ کورد لە ئەڵتەرناتیڤێکی تر بگەڕێتەوە بە ئێمە واقع ئەوەی سلمان کە ئێمە ناتوانین فەرزی ئەمری واقع بە شێوەی چەکداری لەو ناوچانە بکەین بەرامبەر دەسەڵاتێک کە هەتا ئێستا بە شەرعی و بە حکومی لە قەڵەمە درێت کە لەگەڵ پرسی کووردا. ئێستا ئێمە خۆمان گەڕاینەتەوە بۆ پابەندبوون بە دەستور لەبەر ئەوەی لە ئێستادا پابەندبوون ئاکتیڤکردنەوەی ئەو مادەیە و کارکردن لەسەری فشارخستنە سەر حکوومەت بۆ جێبەجێکردن و جوڵاندنی ئەو مادەیە لە قازاجی کوردایەت. بەڕای ئەوەی یەکریزی لایەنە سیاسیەکان بۆ ئەم قۆناغی ناوچەدابڕێنراوەکان بەشێک لە کێشەکان چارەسەر دەکات، بەڵام بەرژەوەندی حزبی ئەو یەکریزیی لەبار بردووە. دەرفەتێک هەبوو بۆ ئەوەی ئەم دۆخە نەمێنێت ئەویش بە بۆنی هاتنە پێشوی هەڵبژاردنەکان بوو لیستەکان حزبەکان هاتنە پێشەوە بۆ ئەوەی پێکەوە لیستی دروستکەین بەڵام ئەوە بوو مەڵبەندی ڕێخستنی کەرکووک داوای کەس لە لایەنە سیاسەکانی کوردستانیەکانی کەرکووک کە پێکەوە هەمومان لێک لیستێکا کۆ بنەوە لە پێناوی دیفاعکردن لە دۆخی سیاسی یان لانی کەم بەدەستێنانەوەی ئەو دۆخە نەخوازراوی کە بەسەرمانە سەپاندرا بوو کە بتوانین لە بەشی لە دەستکەوتانە بەدەستبێنینەوە بەڵام بەداخەوە هەندێک لایەنی سیاسی نەیانتوانی زاڵ بن بەسەر بەرژەوەندە حیزبەکانی خۆیانە ئەو بوو لیستی جیاجیا دروست بوو لە شاری کەرکووکە بە تایبەتی لە ناو لیستە کوردستانیەکانە. هەرچەندە کورد بە دۆخێکی سیاسی خراپدا لە ناوچەدابڕێنراوەکان تێدەپەڕێت، بەڵام بەڕای چاودێران و ڕۆژنامەنووسان ئەگەر لایەنە سیاسیە کوردیەکان مامەڵەیەکی باشتر لەگەڵ دۆخی ئەم ناوچانەدا بکەن ئەوە دەتوانن بەشێک لە دەستکەوتەکان بەدەست بێننەوە. کارۆن محەممەد، کورد ساد نیوز، کەرکووک.